ويخشونه ولا يخشون أحدا إلا الله وكفى بالله حسيبا. أواني كوا أيامي الله تعالى دينا ولا هيج كسيكيش ناترسن غيري الله تعالى بيقومان أو كسانا قاداشتان بس لا الله تعالى. هروها الله تعالى فرميه يجاهدون في سبيل الله ولا يخافون لومة لائم. أواني كوا جهادك عند بناوي الله تعالى الجهاد بروحي خويان بخويني خويان بمالي خويان بكاتي خويان بهرشتكي خويان وهرگيز ناترسن للومي لو مكاران ترسان للومي لو مكاران إنسان برو قمرانية با ترسان لوي كتو بزاني كاردانوي خلقي برامبر با أو بيامي الله تعالى كإيجيني برامبر أو توحيدي كإيجيني أجر تو تشاوري كاردانوي خلقي بي أجر خلقي رزامنديان لسر دربري ودس خوشان هيك دي تو بردوام بيو أجر خلقيش قسيان بيوتي تو بوستي أو براستي بجوري لجوري كان أشياء قالبي شريك برياردان بو الله تعالى والله أعلم. چونکە تۆ پەیامی الله تعالى گەیەنی با خەڵکیش گوێبیستی نەبن با خەڵکیش دوژمنایەتی بکەن با هەموو خەڵکیش ڕقیان لێت بێتەوە. تۆ نابێ قسەی خەڵکی کاریگەری هەبێ لەسەر ئەو تەوحیدەی کە ئیگەیەنی کاریگەری هەبێ لەسەر ئەو ئیسلامی کە ئیگەیەنی. ئەگەر خەڵکی زۆرینەی مسلمان بوونایە ئێستا لەو کوردستانە ئەبوو بە دارولئیسلام ئێستا ئیسلام حکمیە کردین ئێستا کاربەدەستەکانمان بە ئیسلام حکمیانە کرد. بەڵام خەڵکی زۆرینەی مسلمان نییە. زۆرینەی خەڵکی حەزیان لە شرکە حەزیان لە دیموکراسیە حەزیان لەوەیە الله بپەرستن و غەیری الله تعالى بپەرستن. زۆر جار ئەڵێمەوە ئەگەر ئەو کاتێکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمری کرد بچن مزگەوتی زرار بڕوخێنن لە مەدینە کاتێک تەنها دوو مزگەوت هەبوو مزگەوتی مەدینە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مزگەوتی دووەم کە مزگەوتی زرار بوو منافقەکان دروستیان کرد بۆ دژایەتی الله تعالى بەناوی دینەوە بەناوی مزگەوتەوە دروستیان کرد بۆ لێدان لە ئیسلام. ئەگەر ئەو کاتە تەسویرێک هەبایە و ئاوا تەسویری بکردایە کاتێک کۆمەڵە ساحەبی بەڕێز ئەو مزگەوتە ئەڕوخیان و بڵاویان کردایەوە لە سۆشیال میدیا ئەبێ لە 99% خەڵکی قسەیان پێوتن لە 99% خەڵکی ئەیان ئەو کارێکی خراپەکەن چۆن ئەبێ ماڵی خوا بڕوخێنن لە کاتێکە ماڵی ئەڵڵا نەبوو بەناوی ماڵی ئەڵڵا تەعالاوە دروست کرابوو بۆ دژایەتی ئیسلام. ئێستا تۆ بێنە پێشاوی خۆت خەلیفەی مسلمانان هەبێ لە کوردستان و ئەمریکا کە مزگەوتی زرار کە مزگەوتی بەناو بەهەشتی مەدخەلەکانە کە مزگەوتێک کە خەڵکی هەرەدا لەسەر تاغوت پەرستی بچن ئەو مزگەوتی زرارە بڕوخێنن لە سۆشیال میدیاش بڵاو بێتەوە ئەبێ خەڵک چی جنێوێکمان پێ بدات ئەبێ خەڵک چی سوکاتێکمان پێ بکات خۆی کارەکە حەقە بەڵام خەڵک قبوڵی ناکات. بۆیە بە هیچ شێوازێک کاتێکەوە بانگەوازی خەڵکیەکەن بۆ تەوحید بۆ الله پەرستی نابێت لە لۆمەی لۆمەکاران بترسن نابێت کۆمنتەکان سارتان کاتەوە نابێت چاوەڕێ ئەوە بن بزانین ئایا خەڵکی دەستخۆشیتان لێکە ئەگەر دەستخۆشیان لێکردن ئەوە بەردەوام بن ئەگەر دەستخۆشیشان لێ نەکردن ئەوە بوەستن نا. ئەگەر قورئان بخوێنیتەوە زۆرینەی زۆری ئاەتەکان کە باسی زۆرینەیەکە باسی گومڕایی و کافربوونی زۆرینەیەکە ولكن أكثر الناس لا يؤمنون ولكن أكثر الناس لا يعلمون. بەڵام زۆرینەی کەس ئیماندار نین زۆرینەی کەس نازانن زۆرینەی کەس بێشعورن شعوریان نییە بەیقەت بەوە هەڵ نەخەڵەتێن بڵێن وەڵا زۆرینە مسلمانە دەبڕۆ ئێستا لەو کوردستانە بڵێ من ئەمەوێ حکمی ئیلاهی جێبەجێ بکرێت کاکە من حکمی ئەمریکیم ناوێ حکمی نێربازیم ناوێ حکمی شوعیم ناوێ من ئەمەوێ قورئان دەستورم بێ باشە یەکێتی و پارتی نایڵم بێگومان یەکێتی و پارتی هەوڵەدەن لە ناوت بەر تۆش خۆت تەسلیم نەکەیت و بچی لەو شاخە چەقەڵ کردی بڵێ من هەر ئەمەوێ ئیسلام حکم کە بزانە ئەو خەڵکە چۆن جنێوت پێدە بزانە ئەو خەڵکە چۆن بە تیرۆرست ناوتێتە کۆمەڵێ مەلای پەمەیشە وڵا زۆرینەی زۆری مسلمانە کامە زۆرینە مسلمان بەناو بە تەسکەرە مسلمان بەڵام لە ئەمەلا دژایەتی مسلمانانەکەن ئەگەر زۆرینە مسلمان بێ ئەوە حاڵی کوردستانە ئێستا بینی هەرچی کوفر و هەرچی نێربازی و هەرچی بێئەخلاقی و بێڕەوشتی و ئەوەی کە ئەڵڵا پێی ناخۆشە لە کوردستانە جێبێتەوە بەڵام گەنجێکی مسلمانی موحید کە داوای ئەوە بکە ئەبێ ئەم کوردستانە قورئان حکمی بکە یەکسەر ئەڵێن تیرۆرستە و خەڵکی دژایەتیەکە بێژدام و دەستگا و میلیشەکان یەکێت و پارتی خەڵکە مشرک و خەڵکە پەمەیەکە دژایەتیەکە ئەو خەڵکە پەمەیەکەوە زان بەس تۆ بڵێ من بڕۆنە خۆیەتر مسلمانی هەزار کوفری تریش بکەی هەزار نوعی کوفر بکەیت و هەر مسلمانی وەکو ئاو بەناو باخوازە پەمەیە کافرانەی سەر ڕێگەی دۆزەخ. ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون. هیوادارم هەنە بەس بوو.